چۆن خۆشەویستانی مامەعاکۆ، چۆن فانە سەرسەختەکانی مامەعاکۆ، چۆن ئاکۆیەکان، حورمەتم بۆتانێ و ڕۆژی هەموو لایەکتان قبوڵ بێ ئینشەڵڵا. ئەمڕۆ مامەعاکۆ جەوی هەیە و غەڵەتی زۆر گەورەیەکەم. بە شەرەفم لە مەجالی کۆمیدی ناو سۆشیاڵ میدیا هیچ کەسێ بە بستاوی خۆمان نازانێت. ئەم شەو بۆم دەرکەوت کە ئێمە چیەکەین و کەسانێکتر چیەکەن. ئاکۆیەکان شانازی بە خۆتانەوە بکەن کە ئێمە لە یەکەمینە و لە دووەم و لە سێم و لە چوارەم و لە پێنجەم و لە شەشەم و تا دێمیش خۆمانین. حورمەت بێ بۆتان. حەمێ برام وەرە لەو دارۆ فێری ئومێد بە. لێرە شکاوە بەڵام نائومێد نەبووە سێریکە حەمێ برا. چی؟ چۆن دروست نەبیتە دەڵەتی و میلەتێ دڵی بە تۆ خۆشە. یەک میلەتی کورد. لە بەیانیوە من ڕاکە ڕاکمە بچۆ بۆ لای وەستایە و بچۆ بۆ لای ئێوە و چۆن ژیرم خوارەوە بەدەست ئەو ماتۆڕۆ. باوەڕێی لە بەیانیوە 3000 بە شیرەی داگرتووە. تو خوا گوناح نییە گەنجێکی ئاسپۆرت جوان ئەها بەس پێڵاوەکانم بایسیە ماتۆڕی پێبێ بەخوا داخەکەم وەرە ماماکۆ بەڵام گەنجێکی ئاسپۆرت جوان بەس پێڵاوەکانم بایسیە زارە ماتۆڕم پێ. حیف تۆ بەو دەمە حەفارە بارکەنێت. حیف خەڵک لەسەرەی بەنزین و لەسەرەی لوقمە قازی و مێوشە شەربەتی مێوت ئێمە لەسەری ناخواردنین لە مەتاامین دوای ناخواردنەکە سفرەکان تامۆ کۆکەمە بەس زوو بیێنە قاپیشە شۆن بڵێ قاپیشە شۆن برێ زوو بیێنە باشە بەخوا وعداوە بێ و قاپانە بشۆی ئاگم بەغات کە قۆنسیۆلی و بەڵامێکی تازەم دۆزیوە تۆ بڵێ ئێ یەک وەرەقان هەڵواسیوە نووسیوەتی هاوڵاتی ئازیز ئەگە پارە و پێ نییە شەرم مەکە وەرە بەدڵی خۆ ناپۆ لۆکیشنەکە بۆ بنێرم لۆکیشن هیوایەتی قەد نەدەی ئازاری گیانی مەست و بێدارانی شەو قەد نەدەی ئازاری بێپارە و بێگیرفانەکان وەندی جوانی پارێ پێ نییە دیواری شەو تۆ پێ و نەماوە تیریرین بەم ئێوارەیە و بەڕۆژوو بێتی پارەشە بێنەوێ وەڵای ئەوە کارەسات قڕگە وشی بۆتە و پارەشە بێنەوێ منە لەگەڵام کارە منە لەگەڵام منیش پێم نییە. سێری ماماکۆ چەر بە تەرکیزە بە سیرکە ها بەیانیا شۆربامان هەیە نیسێک گەرمە کوتاو پەڵپینە نۆکە و 1000 دینار خوا بە ئەسە بڕێنە و خەوینە خەین و باری زوو خەمەرە بێتەوە ئەوم نەتی بوو باوەڕەکەی ئەوەی سە گلەیەشان لێکم ئەڵێم ئەبێ مێسەکانە دامەش بڵێ بیکەر بۆ پێشەوە ئاوە بە گەورەی دیار بێت لە ئاشتی ماقول نییە من هاتوومە تێرە نایبینم ماماکۆ کورە بن لە خزمەتە بزۆ بە تەرکیزەوە من مرتاحی پێ خۆشە دەڵاوە بیت تفەیەکە سەیریکە وە چێکە لێرە وەرە ئەڵێ مەعجوونی دانە چۆنی خراپ درۆکەی بەخوا درۆکەی چۆنیت خرەوە گونە بڕی لێرە بۆی نابێکینا دوو تفمانەکردن ناوچاوی شەیتان نەمان کردو جای نەمان کردو باشە خرە چۆنیت خوا خرە داوەتیان کردیوە پیاوانە ڕاکە ئەوە چییە؟ بڵە بەیانی بێنە بۆ یاخەکەن ئەی چی؟ لەگە حەماقە دووکانی بۆ یاخمان داناوە هی پەنجە بازە دەبرە دێبڕۆ ئاگاو لە خۆ بێدێ نانە سەرە بەخوا ڕۆیت بەخوا ڕۆی
خۆشەویستانی ماماکۆ ئەم شەو خڕێ برام پەیامنێرە و مقابلەی کەسایەتی دیاری ناو سۆشیال میدیا هەماغاکات. کاک محەممەدە بکاتت باش؟ ئەمە ترشە ترۆزێک بێنە لە خزمەدا. کاک محەممەد ئەتوانم بزانم لە منداڵیە چی شەبیت کردووە؟ بە شانازی و من عەلاقە فرۆش. لە شسا بۆ زۆر سپاس. لە ئێستایا؟ لە ئێستا شەشم نەماوە. خۆشەویستانی ماماکۆ چی لە بەشی دووەمی مقابلەی دیاتری کەسی سۆشیال میدیا محەممەد ئاغا بفەرمۆن. کاک محەممەد بەپێی ئەو زانیاری کە بەدەستی من گەشتووە دەزانم. چەند؟ ڕاستی تۆ کاک محەممەد ئەڵێن لە منداڵیدا تۆ لە گەڵێکی خۆتان خاوەنی تۆ بوویت؟ بلیات. خۆشەویستانی ماماکۆ چینە بەشی سێم و مقابلەی دیاتری کەسی ناو سۆشیال میدیا هەماغا ئێستا باسی ئەوەکە کە لە ژیانی گەنجێتیا چەند ڕندەیە. کاک محەممەد واز لە منداڵی دێنە و گەنجەتی بەدەستەوە دەڵێن لە گەنجەتیە کابرایەکی زۆر شەڕانی تۆ. بەڵێ من لە گەنجێتیە خەڵەتی زۆر گەورەم کرد و شەڕانیش بووم. با مەسەلێکەوە بجێمەوە سەفەرێ لە کافتریاگا دانیشت بوون دوو گەنج بەرامبەرم بوون لەو گەنجانی کە یاری ئاسنیانە کردو عاقە و قیافەیانە فتنس بەڵێ وتمەوە بۆ مۆڕاگی وتیان بە هەوەسم مۆڕاگی بەڵێ بۆچی دێ وتم ئاوەر نەخوارەوە لەو کۆڵانە باریکای با دوو قسە بکەین. بەقیە کردیان؟ وەرە نەوەڵا لەو کۆڵانە بەقیە کەریان تێڵام. خۆشەویستانی ماماکۆ ئەم پرسیارە لای زۆربەی زۆرتان دروست بووە بۆچی مامە ئاکۆ لە ڕەمەزانە ئێواران لەگەڵ دایکی مناڵەکانە ڕۆژوو ناشکێنە و لای دایکی مناڵەکان نییە. خۆشەویستان خێزانم لە زانکۆی سلێمانێ خوێنێ واتە خوێندکاری ئەوەیە لە سەعات تقریبەن 3 بۆ 4ەوە دەوامی دەست پێکات هەتاوەکو 6 و 7 ئێوارە لە ماڵی ئێمە ئێواران نییە چکە خێزانم لە دەوامە بە هەر بزانن. ئەوە خێرە ماماکۆ. سپاس بۆ خۆی گەورە گسکەکان بەیەکە ماسووتاوە شەو گسک نایە. ئەی گسکی تەمەڵ نابێ گسکی تەمەڵیشمانەیە. واو فعلا. كذا شو؟ كاميرا بتشوف. حماقة ماماکۆ نامەیە کاتووە ئەڵێ تا ئێستا لە عشقا دۆڕاوی نەوەڵا تعادل بین. دۆڕاو یەک بێ بوو یانی ئەرەڵا تعادلی ئەی کەی یانێکە تاواکەن برام تاو نابێ مناقەشەوەمان نەزانێ جارە لە مناقەشەوەیان ئەوەڵێ لە ساحەی منە منیشەڵێ لە ساحەی منە. قوربانی خۆیان بوو.